ڕاپەڕین ئەو شۆڕشە گەورەی کە خەڵکی باشووری کوردستان بەرپایان کردو ئێستا لێی پەشیمانن. پەشیمان بوون بە واتایی یانسی بێک بوو کە بۆ خەڵکی پوش دەرچوو بۆ کۆمەڵێکیش گوڵ. ئەمڕۆ خەڵکی هێندە بە نائومێدیەوە قسە لەسەر ئەو یادە دەکەن، تەنانەت نایانەوێت هیچی لەبارەوە بڵێن. ڕۆژێکەکەن تۆکەی نەخۆش نەبێت نمامێکی لێ دروستە بێت کە ئەژی یەکەی، بەڵام ئەمان خۆیان ئەساسەوە کە لە شاخ بوون ڕاز نەبوون. ئەوە هۆیەکەیەتی ئەوان کە چوبوون بۆ شاخ بۆ شۆڕژ نەچوبوون زۆربەی زۆران لەبەرەوەش کە هاتنە ناو شار بە پێچوانەوەش کە ئەگەر لە خوا بترسن خەڵک ئاوا لێ ناکەن ماساوچیەکانی چنەوە نەک خەڵک ئەوەی کە خەباتی کردووە ئەوەی کەوا هەوڵی داوە ئێساشە لە دواوەیە ئێساشە لە دواوە کۆمەڵی ماساوچی ئەیتر ئەوانەی چنەوە. ڕاپەڕینی خەڵکی کوردستان بۆ ڕزگاربوون لە ژێردەستەیی و زوڵم و زۆری ڕژێمی بەعس لە ڕانیەوە چەخماخەی لێدا. خەڵک خۆیاندایە بەرگ و لەی بەعس تا ئایندەیەکی باشتر بۆ نەوەکانیان دەستەبەر بکەن. بەڵام 28 ساڵ دوای ئەو شۆڕشە گەورەیە ئێستا خەڵکی ڕۆژانێک تێپەڕ دەکەن بێ موچە و بێ کار و بێ ئازادی. ڕووناکبیران دەڵێن لە جێگەی سیستەمێکی یاسایی سەقامگیر و پاڵپشتی خەڵک ئێستا لە کوردستان سیستەمی حیزبی نابەرپرس بەرقەرارە. هەڵبژاردننی پەرلەمان و دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هیوا ئاواتەی بەدی نەهێنا کە گەلی ئێمە چاوەڕێی ئەکرد، بەڵکو ئێمە بینیمان ئەوانەی کە لە شاخ بوون و بە حساب بە شەرعیەتی شۆڕژگەڕی هاتنەوە شار نەیان هێشت بنەماکانی دەوڵەتداری لە هەرێمی کوردستانە بچەسپێ، یعنی یاسا سەروەربێ، ئابووری نیشتیمانیمان هەبێ، هێزی نیشتیمانیمان هەبێ، شەفافیەتی نیشتیمانیمان هەبێ و حیزب لە چوارچێوەی یاسایە کاری سیاسی بکە، نەک ئەوەی کە حیزب خاوەنی بانک بێ، حیزب خاوەنی بازار بێ، حیزب خاوەنی کۆمپانیاکان بێ، حیزب خاوەنی لەشکر بێ. 5 ئازاری ساڵی 1991 خەڵک لە ڕانیەوە ڕژانە سەر شەقامەکان و دام و دەستگاکانی بەعسیان ڕاماڵی. خەڵکی کوردستان هێندە لە بەعس پڕ بوون کە هیچ شتێکیان بۆ بەخشین بەلاوە گران نەبوو. بەڵام ئێستا دوای 28 ساڵ لەو ڕۆژگارە خەڵک لە دەسەڵاتێک بێ ئومێدن کە دەبوایە هەموو قوربانیەکی بۆ خۆشگوزەرانی ئەوان بدایە، نەک بە پێچەوانەوە چینێک لە بەرپرسان خەڵک بکەنە سوتەمەنی خۆشگوزەرانی خۆیان. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.